سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش لەگەڵ هاوکارانم بەرنمەیەکی نوێی ستادیۆممان بۆ ئامادەکردوون. بەرنامەی ئەمجاری ستادیۆم تایبەت دەبێت بە تیپی بالەی کچانی یانی ئافرۆدێت. ئەو تیپەی خاوەن ئاست و توانایەکی بەرز و لێ هاتووە لەسەر ئاستی کوردستان و عێراق و وەرزی ڕابردوو توانی پلەی دووەمی بەدەست بهێنێت. بەڵام ئەو تیپە بە خۆبەخشانە و بە شێوەیەکی زۆر باش درێژەوە مەشقوڕایەناندا و بەبێ ئەوەی هیچ هاوکاریەکی دارایی بکرێت. تەنانەت سەیرەکەین ئێستا لە نێو هۆڵێک و لە نێو یاریگایەک مەشقوڕاهێنانەکە کە بۆ تیپێکی ملی شیاو نییە و یاریگایە کە مەشقی تێدا بکرێت نەک تیپێکە خاوەن پلەی دووەمی بێ لەسەر ئاستی کوردستان و عێراق وەروەها ئێستاش ئامادەکاری بۆ خولی نایەبی بالەی کچانی یانەکانی عێراقەکات. سەرەتا دەمەوێت گفتوگۆ لەگەڵ کاپتێن سەنگەر مستەفا ڕاهێنەری تیپی بالە بکەم کە لەوە دەست پێ بکەین ئەم تیپە لە ئەم ئاستە بەرزە ئەم نازناوانەی لە ڕابردوو بەدەستێنەوە بەڵام سەیرەکەی لە هۆڵێک لە یاریگایەک مەشقەکات کە هیچ شیاو نییە هیچ یاسایەک ڕێگە پێ نادا تیپێک لەم شوێنە مەشقوڕایە نابکات بە تابەت کە ئێستا بەرە وەرزی زستان و سەرما و سۆڵ ئاڕێن. زۆر سپاسگە وەڵای خۆتە زانانی ئێمە لە شوێنێکیەوە تەمینەکانی ساحەکەمان لە هاوینە بە گەرمایە دەستانی شا باران بێسا دووسەر ڕۆژ خۆبەخشانە باران نێتوانین تەمینەکەین خۆتە زانی هۆڵێکی ئەومان ئێمە سپاسێکی چالاکی وەرشی پەروەردە ئەکەین کەم هۆڵی بۆداگەن ماوەی 10 ساڵی من لەم هۆڵا تەمینەکەین بەڵام بەداخەوە هیچ کەسی ئاوەڕمان ئەمە تەنانەت دەرگای سێچوان نادیمانەوە کە هۆڵەکەمان هەفتەی 2 ساعتیش باتیە چیەڵێ نییە بەس کە دەرگامان لێ ناکاتەوە تیپەکەمان سەرجەمی خۆبەخشانەیە و ئامادەی بۆ خولی نایەبی عێراق ئامادەکاریمان کردووە بووی. بەڵێ پێت وایە تۆ وەکو ڕاهێنەرێک تیپێک لەم شوێنە بتوانێت یاریزانەکانی بە شێوەیەکی دروست پێ بگەێنرێت ئاستێکی بەرز پێشکەش بکات هەروە لە داهاتوو یاریزانەکان لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەشداریان هەبێت. بەڵێ یاریزانەکە ئێمە خۆبەخشانە مەزان شوێنەکان خۆبەخشان زۆربیان لە خولی نایەبی عێراقی یاریەکەن چوار یاریزانە هەڵبژا بە خولی هەڵبژاردەی عێراق بەشداری بکە بەڵام ئەوەیە شوێنەکەمان گونجاو نییە بۆ خولی بۆ تەمین و کردن شوێنەکان تەمینێت تا کەسە باران بێ ناتوانین لێرە ڕاهێنامان بۆ کەوتن و پێکانیش مەترسی لەسەر ساحەکە خۆتەن ساحەکە زبلانی کە تۆ بکەوتە گیانیان بینارە بێ بەڵام چگەی ساحی شیاومان نیە تەمینێتیا بکەین لە ڕێگەی یانەوە هەوڵتان نەدا و لەگەڵ یانەکانی تر بۆ نمونە پێشمەرگەیە سلێمانیە ئەمانە خاوەن هۆڵی تایبەت و خاوەن هۆڵی باشن بۆ هیچ نەبێ مەشقەکانتان لێ ئەنجام وەڵای لە دەرگای هۆڵ یانی ئاشتیمان ناوە پێشمەرگەمان سیدوانمانە ئەوە سلێمانیمان ناوە مان هەفتەی 2 سەعات هۆڵەکان بنێ مەمنون نەبێت چکێمە لە هۆڵەکە تەمێک کەچینە شاری هەولێر لە وڵات تەمینەکەین هۆڵەکە تارتانە ساحەشی ئاوان نییە ئەی تۆ یاریزانە پێویستی بە تەیرانە پێویستی بە جوڵەیە لەم وڵا ناتوانێت جوڵای خۆی جگە بەس لەگە هۆڵێکی تارتان شتوی ئەتوانێت جوڵای زیاتر پێشکەشکال تواناکی باشتری هەبێت. بەتابەت یاری بالە لە کاتی یاریە خۆ هەڵدانی تیاە تۆپ گەڕانەوەی جوڵی تیاکە ڕەنگە لێرە نەتوانی بەڵێ لێرە ناتوانێت ساحەکە ئەم ساحەیە زبرانیان بەس بۆ تۆی پێ بیان بۆ چەند یاریەکە بەس بە یاری بال نام چکە یاری بالە تەیرانی تێ گوتم جوڵێکی زۆری تایە خۆ هەڵانی تایە یاریزانەکان شوێنی تووشیان مساڵ بێسامەت وەوانتە ناتوانێت تەیرانشگەێن ساگە بەس بە سابتی یاری خۆمانەکەن لێدا ئەمە کاریگەری نەکردوتە سەر ئاستی یاریزانەکانت بە تایبەت کە لە یاریە ڕسمیەکاندا لە یاریگایشتر لە هۆڵشتر یاریەکە بەڵام شوێنی مەشقەکەی ئێرە بێت وڵات چۆن کاریگەرێکی زۆری هەیە لە سەر ئێمە چکە ئێمە وەکوتم ناتوانێت تەیران شوێنە ساحەیەتەوە جوڵەمانە تەیرانمان نییە چکە کاریگەرێکی زۆر تایبەتی سەر یاری بالە چکە یاری بالە لە هۆڵێکی سابتێسامە لێرە هەوایەتە ناوە ناتوانێت دێگەکە هۆڵەکە قەپات و داخرا بێ زۆر باشترە بۆیان بە تایبەت سەمە چینە شاری هەولێر لەوێ هۆڵێکی نوێیە هۆڵێکی تەمووی تارتانە ئەمە لە ساحەیەکی ئاوا تەمینەکەین بۆ ئێمە گونجاو نییە. بەڵێ ئامادەکاریەکانت چۆن خۆتت بۆ پاڵەوانەتی خولی نایەبی بالەی کچانیانەکانی عێراق ئامادە کردووە کە بڕیارە لە 19 مانگە لە شارێ و لێ دەست پێ بکات و چەند تیپێکی بەهێزیش تێیدا بەشدارە بن. بەڵێ ئەم ساڵ ئێمە گۆڕانکاریی باشمان کردووە تیپەکەمە ئامادەکاریەکان باشتر لە ساڵانی پێشوو چکە بە حکمیەوەی دانەبڕین و چەند یاریزانێکمان لە فێرگەی مناڵانی خۆمان سەختە بۆ خولی پێشکەوتوان لە ئێستاوە تا مەشقوڕایەنانەکە توانایکی و ئەداکی باشیانەیە ئەم ساڵ چاوەڕێوەی نازنەوەکە بەدەست بێنین بۆ شاری سلێمانی بێنینەوە تا بتوانین لەو چەند ساڵە خولی دۆمانە ئەم ساڵ بتوانین پلەیەکەمە دەست بێنین سەر جەمی یاریزانەکانشمان و خۆبەخشانە و بێ بەرامبەر یاریەکەن. بەڵێ باس لەوە خۆبەخشانە پێویست بەوە ناکات یاریزانێک پێگەیشت بێتە ئاستی پێشکەوتوان و لە خولی نایەبی کوردستان و عێراق یاری بکات ئەگەر بۆندیشی لەگەڵ نەکرێت موچەیە چێ بێت تەنها بۆ خەرجی خۆی خەرجی ڕۆژانەی هاتچۆکە یاخود بۆ جلوبەرگ و کۆمەڵ و پێداویستانێک کە پێویستە لە کاتی یاری و مەشقوڕاهێنان هەیبێت.
بەداخەوە ئێمە هیچ بەڕەموچێکمان نیە ئەمە زۆر بە نادیشمان وەچکوت یاریزانەکە هیچ نەبێ مانگی شتێکی بەسیت بن بە یاریزانەکان تا بتوانن بەردەوام لە تەمرینڕایەنەکانە بەڵام بەداخەوە نادی هیچ هاوکارێکی نییە نادیش هیچ پارێکیان چکە ئێمە نادیەفرێن زۆرترین یاریتیایە لە چاو نادیانەکە بالێتیە باسکێتیە فوتساڵیتیە تێنسیتیە ساحەمەدانیتیە زۆربەی تیپەکانی هەیە بەڵام بەداخەوە هیچ هاوکارێکی نیە ئەمە سەرجەمی یاریزانەکان خۆبەخشانیە تەنانەت کەسیان نییە 250 ئاشیان نەبێت لە سەحسابی خۆیان بەشداری خولوپانەسا ئەم خولی عێراق نادی تا ئێستا پارەی ئەدابی نەکرد بۆ خولەکان بەشداری خولەکە بکەین بەڵام ئەوەی یاریزانەوتی خۆشمان پارەمە دابین خۆمان بەشداری خولەکان تا بتوانین بەردەوام بین لە چێبڕکێی کاریگەری لەسەرەوە دروست نەکرد و یاریزانەکان واز بێن بەتابەت ئەم تیپەی تۆ زۆربیان لە ئاستی مناڵانەوە پێگەیشتون و دەرکەوتون هاتوونەتە ئاستی پێشکەوتوان کە ئێستا لە خولی ناوی کاریگەری زۆر ئێستا من یانە هەبوو وتێتی یاکە فێرقێ بێنە من 3 ملیۆن تێمەیە هەموو مەسفی بتوەش ئایدی منە بەڵام ئەوە دڵسۆزیان بۆ یانەکە و بۆ شارەکە نەیانتوانی یانەکە بەجێ بڵێن لەیانی خۆوانە بەشداریە بین بەڵام کاریگەریی وا لە سەر ئێمە دروست ناکا بڵێن وەکو ئەنجام و دابەزینە خولەکە زۆرێک لە فێرگەکان کە بۆ ئاستەکانی تەمەند کراوەتەوە لە بەرامبەر مەشق و ڕاهێنان بڕەپارێک وەرەگرن ئێوە هەوڵتانەدا لە فێرگەی مناڵانەوە بڕەپارێک وەرگن بۆ ئەوی سوودی هەبێت بۆ تیپی پێشکەوتوانیشتان بتوانن لەگەڵ تیپی پێشکەوتوانە بیگونجێنن خەجەکانتانی پێدا بینکەن یاخود بەشداریکردنەکانتان زیاتر بەڵێ ئێمە ئەو شتەما کرد ئێستا لە ساڵی 2016 بڕەپارەی لە فرێکە وەرەگرین بڵێن بەس بڕێی کەم مانگی 15000 و 20000 و 10000 وەرەگرین بەو بڕەکەمە نییە توانیمانە کەمی خەرجی شتەکانی تیپەکان دەربکەین نانی سپاس بۆ تا ئێستا کەموتڕیان پێوە دیار نەبووە لە ڕووی مادیەوە بەڵام ئەوەی یاریزانەکان ناریان لە پێشەوە بڵێن بۆ چەنەهیانە هەیەتە پێ مژلکێشی یاریزانەکان ئەڵێ وەرە موچێکی خیاڵی تێمێ وەر لە ئەمریکا ئەوە بڵێن تا ئێستا ئێمە زۆرترین یاریزان لە تیپەکەیمان ڕۆشتووە بۆ لایەنی کەم ئێستا نزیکی 8 بۆ 10 یاریزانمان ڕۆشتووە لە تیپەکەمانە یانەکان بردووانە بەڵام سپاس بۆخوا پێمانە دیار نەبوو بەردەوام چکە فێرگەمانی یاریزانمان هێناتە پێشەوە بەڵێ پێشێکی گەورە لە بواری وەرزش هەیە لە کوردستان کاتێک تۆ فێرگەیەک دائەنێت ڕنج و ماندووبوون لەگەڵ یاریزانێک کە بێت تا پێ ئەگات تا ئەگاتە ئاستێک بتوانێت لە تیپی پێشکەوتوان یاری بکات بەڵام دواتر یانەیەک یەت بۆندی لەگەڵا کات و ئێباتە یانەکەی خۆی بەبێ ئەوەی حەقی ئەو فێرگەیە بات کە تێیدا پەروەردە بۆ تێیدا گەورە بووە بەداخەوە هیچ یاسایەک لە کوردستان نییە یاسایەت تۆ مناڵێکێنی هیچ شتێک نازانێت لە یاریەکەیە ئەکەی بە یاریزانی خێتە تازە پێگەشتوان و لاوان و ئەشبالەوە متەقەدی پێشکەوتوان ئەوەیە زانین من نازانی مدەڕی بێگیانیەک لەسەر حازی یاریزانەکە حسابێکی بۆ تۆ ناگە هیچ یاسایەک نییە لێپرسینەوە نییە لەسەر ئەو یانانەکە ئەو یاریزانە ئەبا ئەمە کاریگەری زۆری لە سێمە دروست کردو ینی بێمە باشترین یاریزانمان نەبوو یانەکەی بەجێشتە ڕۆشتۆ بە بڕەپارەیەک چکە لەیان پارە نەبوو ناتوانێت یاریزانش لەیان خۆم بگلبینەوە بیوەست چکە هیچ بۆند و شتێکمان نییە هەوڵدان وەکو یانە گرێبەستێکتان هەبێ بۆ ئەوەی ئەگەر یاریزانێک کە یانەکەی ئێوە پێگەیشت لە داهاتوودا بتوان سوود لە بۆندەکەی وەربگرن سوودێکی هەبێ بۆ ئەوەی بتوان تیپەکە درێژە پێ بدەن تیپەکە ئامادەکاری زیاتری بۆ بکەن ڕاستێک گرێبەز لە پاراکێ کە تۆ ئێستا بۆندە لیای کەسێکی ئەبێ گرێبەسێ بڕەپارەیەکی بیتە ڕاستێ مەگە کە سوکار یاریزانان بۆندێ ئەەکەین ئەم یاریزانان با لە ئێوە بەزی ناتوانین تاسەر لەسەر لەوە چی ڕاست تاکم و ماگی چواردە تەمەنی 15 بەس کە یاریزانە گەورە بوو ئەڕوا لای تۆ نامێنێت تۆ نادێت پێشەوە ئەڵێ وەرە مانگی 500,000 تێمە ئەچێ بۆ ئەو نادی یاریەکە لای تۆ نامێنێت تۆ بێ مقابل یاری بۆ تۆکە بۆیە نادی ناتوانێت گرێبەز هیچ یاریزانێکا بکە ئێمە هەمسا لە خۆم و سەرجەمی یاریزان هەیە بێ خۆبەخشانە لە نادیگات کار دەکەین ئێستا لەگەڵ فێرگە و تیپی پێشکەوتوانت چەند یاریزانت هەیەوە چەند یاریزان ئامادەیە بۆ ئەوەی لە وەرزی داهاتوو سەریان خەی بۆ تیپی پێشکەوتوان بەڵێ ئێستا بۆ ئەم خولەی عێراق کراوەتەوە مای نۆزەمای دەستپێکە نادی وتەی توانایکی زۆرمان نییە چوادای زمانێ ئەمە دەیاریزانە بین دای زمانەیە خۆبەخشانە چوار یاریزانی تەویەکان سەرخستۆ بۆ خولی پێشکەوتوانە ساڵی بین لە داهاتووشە چەند یاریزانی ترمانەیە سەریخین بۆ خولەکانی کە خولی کوردستان یا خولی عێراق بێ ئەم خولی عەرەبی بێ گەیشەڵا ئەنجامان ناسەر بکەوین بەتان یاریزانەکانمان هەموو یاریزانی بەرهەمی خۆمان یاریزانی دەریشی نەبێ باس لەوە کرد کە چواردە یاریزانە بێ بەرن ئێوە دە یاریزان ئەمە وا لە یاریزان ناکات تۆ چواری یاریزان لە تیپەکەت بەشداری پێ ناکەی لە خولێکی ڕسمیە لە هەمان کاتدام یاریزانە بە درێژایی ساڵ مەشق و ڕاهێنانەکە بە درێژایی ساڵ هەوڵەدا بۆ ئەوی لە خولێکی لەم شێوەیە بەشدار بێت بەڵام کە ئەگاتە دەستپێکردنی خولەکە تۆ بێبەشی ئەەکەی لە خولە بەداخەوە کاریگەری زۆر لە سەرێما بیان زانەکەمەوە دەستی کردەوە بە گریان توتی مامۆستا من چەنەکە تەمینەکەم تۆ ئێستا بۆچی من ناوەی بەڵام بەداخەوە نادی هاوکاری نێت هەر توانای ئەو نەیە یانی تۆ یاریزانە لە زۆر شت بێبەشە یانی تو احتیمال لە یاریزانە هەڵبژێت بۆ بژادەی عێراق توانایکی باشەیە بەڵام کە تۆی نابی کارگەر یانی بۆ نمونە تو یاریزانەیە مصاب یانی ئێستا من دوو لیبر ڕافعەبم ڕافەکانە مصاب یان یەک لیبرم لیبرەکە مصاب چی یاریزانە بەدی خەمەشێنی ئەمەش کاریگەری زۆر قورسی لەسەری ئەمە هەیە
بەڵام چیکن دەسەڵاتمان نییە و نادی هەر ئەو نە ئیمکانە توانە هەیە کە ئەو بڕیاریزانە بەرین بۆ خولەکە هەوڵتانەدا سپۆنسەرێک بدۆزنەوە بۆ ئەوەی لە بە پێکاتێکی تەواو لە خولەکە بەشدار بن. وڵە هەڵمانە بەس تۆ سپۆنسەر بە چیەکە سپۆنسەر بە خول و پاڵاوان دەگەێت خول و پاڵان ینی ئەو شوێنەکە تۆ سپۆنسەری تۆ سپۆنسەری بۆ چیە؟ ینی تۆکە ڕێکلاامێکی بۆکە ئەو ڕێکلاامە دەرکوێت لە بتوڵەکانە لە خول و پاڵاوان دەکەن ئێستا خولێک داوەتە خولەکە بە هەفتەیە تەواو بێت تا ساڵاتە خول نابێتەوە ئەمە مانگی حوتی ساڵی 2009 خول هەبوو ئێستا مانگی 11 خول هەیە ینی ساڵێک و دوو مانگە خول نەبووە ینی ئەو کۆمپانیا شتانە ناتە پێشەوە ئەگەر تۆ عەقدێ بکات و سپۆنسەری تۆ بکات کاتی سپۆنسەری تۆکە بە بتوڵە بە ڕێکلایان بۆی بکەی شتانە بەڵام خۆتە زانین لە کوردستانە هیچ خول و پاڵاوانەتیە نیە خولەکە شەبێ خولەکە بە هەفتەیەک و بە شەڕۆژە تەواو بێت و سپۆنسەر ناتوانێت بیکات تۆیە. کاپتن سەنگەردیارە ماوەیەکی زۆر دابران هەبوو لە بواری وەرزشا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئەم خولەی ئێستا بڕیارە دەست پێ بکات لە شاری هەولێر هەبوایە چەند مانگێک بەر لە ئێستا ڕێک بخرابە. ئەمانە چ کاریگەریەکی هەبوو لەسەر یاری بالە بەتایبەت یاری بالێ لەسەر ئاستی قسان لە عێراق ڕوو لە دابەزینە نەک لە بەرزبوونەوە. کاریگەرێکی زۆری هەبوو لەسەر بالە بەتایبەتی بالێکشان هە خول پاڵکە خولی عێراق کرایەوە شانزەتی بەشداری بوو ئەمسا خولی عێراق کرێتەوە نۆتی بەشدارە چەنەها ینی هەڵوەشاوەتەوە چەنەها تیب نەماوە بۆنە شاری سلێمانیا دووتیب هەڵوەشاوەتەوە لە شاری دوهۆکاتیبێک هەڵوەشاوتە لە هەولێرا دووتیب هەڵوەشاوتە ینی تیپەکانمان کەم بوونەتەوە وردەوە دەم تیپانش نامێت تۆ خول و پاڵەوانی تر ئەم تیپانە بەرن ناوچوونە سنایی تۆ سەری خولیەکەیتەوە بۆ دەڕۆژ بۆ حەوڕۆژ تیپەکان تااقەتیان نامێت تااقەتی مەشقوڵانە نامێنێ. ئەمە کاریگەری تایبەتی هەبوو لەسەر ئێمە چکە ئەم بنزیکەی ماوەیەک دابڕێمەوەی کەرەنچینی کردن و شتەکانەوە بەڵام خۆبەخشانە بە هەوڵ و مادەبوونی یاریزانەکان و یانەکە توانیمان دەستکەین بە خول بە چالایەکە و تەمینەکانمان سپاسێکێتی بالی سلێمانیشەکەین خولێکی ناوخۆیی بۆ کردینەوە لەسەر ئاستی سلێمانی دەوروبەری توانیمان تا ڕادیە ئامادەکاریە بۆ خولی نایبی عێراقی باشتر بتوانیان خولێکش لە خولا بەدەستبێنین. بەڵێ داوەکو ڕاهێنەران زۆر جار لە کاتی کۆبوونەوەی هونەریە یاخود بەر لە دەستپێکردنی خولەکان بۆ چوونی ڕاهێنەران وەرەگیر لەسەر سیستم و شێوازی خولەکان بۆ داواتان نەکردو لە زیاتیەوەی بە هەفتەیەک دەڕۆژ ئەو خولە کۆتایی پێبهێنرێت بە شێوەی چون و هاتن بێت ئەو کاتە ئامادەکاری زیاترەکە یاریزان حەزی زیاتر بۆ یاریەکە ئەبێ وەک لەوەی لە دە ڕۆژە چەند یاریەشی خێرا ئەنجامەدات و هەموو تەرکیزێکی تەنها لەسەر بردنەوەیە ئەمە زیاتر لایانی دەرونیەکەشی تێکەدات بۆی ناتوانێت ئاستی پێشقا ناتوانێت ئەو خاڵە لاوازە هەیە بووە چاشی بکاتەوە پێششی بکە. ئێمە نەک ئەم ساڵ لە ساڵی 2015ەوە کە خولی عێراقی بەردامەکرێتەوە ئەم بەشداریەکەن لە خۆی نایەبە بەرداوامدا ئەو تیما کردووە خولەکار بە شێوە هاتون چوون بێت چکە من ئەم ڕۆیاریەکەم بەرامبەر تیپێک ئەیدۆڕێنم حەفیدات و هەڵەکانی خۆم چاکەم چەند مەشق و ڕاهێنانێ ئەەکەم تواناکی باشترمەوێ بەڵام ئەوەیە کە جواب نایدەکڵێ خولەکانی ئێمە تەجەمع ئەو کاریکەمان زۆرتر ناتوانین بە هەفتانە بڕە خولەکان بەڵام ئەوەیە کەس ئەوڕێ لەم فەریقانە نایەتەوە ینی بەردەوام خولەکەنەوە لە کوردستانی شەوە نەک لە عێراقا خولەکاتەوە بە هەفتەیە بۆ تەواوەکە ینی تاریک تاسیری زۆر لەسەر یاریزانەکانمان هەبووە ینی ئەنجامەکانەوە پێویست نیە چکە ناتوانین هەڵەکانی خۆمان چاکەینەوە کەواتە دەتوانین بڵێن تەنها بۆ کردنەوەی خولە نەک بۆ پێشخستنی ئاستی یاریزان بۆ دروستکردنی هەڵبژاردەیەکی بەهێز کردنەوەی خولکردنەوەی پارەخواردن ئێستا من بەشداری خولی عێراقیمە بەدرێژرا 500,000 بدەم احترازێکم 250,000 بدەم هەنێ و یەکەمیشم لە خولەکە هیچ بڕەبارێک نایانە هاي ناتواني بەشداری هیچ ینی بەلانی کەم وە بنە ئەمە نۆتی بەشداریە 4 ملیۆن 500 نادەیە بەیانەکانە ینی لە ئاخیرا دوو مەدالە کاسێک تەیاتێ بای 50,000 نابێ ئەنێ ئەمە کاریگەری زۆرە ینی ئەم پارە نازێم پارە چکە لێ پرسینەوە لە تیپەکانی لە اتحادەکان نیە لیان ناپرسنەوە بۆ نمونە ئەم ساڵ لەمە خولی عێراقی بە لە سلێمانی کراوی تیبی کوڕان لەبەر بێ پارەی حەکەمەکانیان بەشداری خولەکان ناکەین تەحشیمی ناکەین خولەکان گواستەوە بۆ شاری کەرکووک ینی حەکەمەکانمان هەیە 4 ساڵە پارەی تەحشیمیان وەرنەگرتووە ینی کەس ئەم بڕە پارە چی لێیە لە خولی پێشکەوتوانرا ئەم 4 ملیۆن و نیوەی کە وەرەگیرێت لە خولەکە خەرج بکرێت و بکرێت بە خەڵات باشتری یاریزان هەڵبژێریت باشتری هەڵبژێریت بەڵە تۆ منەوە یەکەم لە خولەکەیە هیچ بڕەپارێکە نایەتێ بەس دەبێ بەشداری خولی عەرەبەکەی ئەکە خولی عەرەب من توانانەوە لەسەرچی خۆشە دەبێ بەشدار بێ بەڵێ لەسەرکی خۆ بەشداری پیارە وەڵا باسی لەوە کرد ئەگەری هەیە نۆتیب لە خولی ئەم ساڵ بەشدار بێت هیچ زانیارێک لەسەر ئاستی تیپەکانی تر هەیە بۆ ئەوەی لەسەر ئاستی تیپە ڕکابەرەکانت ئامادەکاری بکەیت بەڵێ ئێمە پێرێ یاریکی دو سامان لەگەڵ یعنی ئەکادەکە لە شاری سلێمانی کاتیبێکی بەخۆت ئامادەکاری باشی کردووە چەند بۆندێکی کردووە بە تایبەتی سوای باشترین یازانی کوردستانی گۆشتەوە ڕیزانی خۆیەوە یعنی قەرەخۆش نازناوی 5 ساڵی ڕابردووی هەیە تیبێکی زۆر باشە یعنی دەربەنەکان تیبێکی باشە ئێمە
ئاتوین ئیش لەسەر ئەو چوار پێنج تیپاکەین کا بتوانین ئەم ساڵیش کێبڕکە لەسەر نازناوەکە بکەین و ئەنجامێکی باش بۆ شارەکەمان دەستە بەرکەین. متمانەت بە یاریزانەکان هەیە دەتوانێت ڕکابەری ئەو تیپانە بکەن بۆ ئەوەی ئەگەر نەشتوانن نازناوەکە وەدەست بێن بتوان لە پلەی دووەمی پارێزگای لە پلەی دووەمی بکەن. متمانێکی باشم بە یاریزانەکە سەر ڕاوێت تەمەنیان مناڵە و ئاستیان مناڵە بەڵام متمانێکی تاوان پیان هەیە توانیم ساڵ ڕکەبەری نازناوەکانکەین و بگەینەوە یاری کۆتایی و هەوڵ بێ نازناوەکە بۆ خۆمان دێ. یەکێک لە مەرجەکان بەر لە دەست پێکردنی خولی ئەم ساڵ ئەوەیە کە دەبێت پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بۆ سەرجەم یاریزانەکان بکرێت تا چەند تۆ توانیتە خۆپارێزی بکەیت پەیڕەوی ڕێنماییەکانی خۆپارێزی بکەیت و یاریزانەکانت لەو ڤایرۆسە بە دوور بگری نەگەوەی لە کاتی خولەکە کێشت بۆ دروستکە یاریزانت دوور بخرێتەوە یاخود تەنانەت تیپەکەشت دوور بخرێتەوە لە خولەکە. بەڵێ خۆبەخشانی یاری بالا یاریی تۆزێ بڵاوە تێکڵاوبوونیان نیە بە بڵاوە کەمترین تێکەڵاوبوونیە حکایەتیان نیە چەند لە کاتی تەمەیان شایەرزان بڵاوە سینیاڵین ئەو شتانە دروست بێ ڕاستە لێت لە ئیتیحادیانەیە بە دەمامکەوە بۆستن و دەڕێزانان دەمامدەستەوە بێ هاندە بە ڕێژی یاریەکان لە شاری هەولێر بەڵام تۆ زێ بۆ ئێمە قورس ئەمە لە کۆمنۆشا باسێکن چکەمە داوام بەدەمەوە بناتوانم دەوجی بەیزانەکانم ڕێنمای یاریزانەکانە بەم و هات و هەرام سەگەم لەم ئاو بکەن هەوسەوڵێن یاریزان تۆزە دووردا بنیشن باشترە بۆ ئێمە. چ داواکاریەک تێ بۆ ئەوەی ئاوڕێک خێرا لە تیپەکەت بدرێتەوە بتوانن ئەنجامێکتان هەبێ هەروە لە پاڵەوەنتی وڵاتانی عەرەبیش بەشدار بن. وەڵای داواکاریمان زۆر دەیەکن داواکاری چاکردنی ئەم هۆڵەیە ئەمە سپاس بێگە چاکی ماوەی 10 ساڵە لەم هۆڵای هۆڵی خۆتانە بینی وەڵەکی بە تاوەتی کاول بۆ وەڵەکە هیچ ڕێنەدا هیواداری ئەم هۆڵان بۆ چاپ بکەین هیوادارین ئاوڕێلیانی وەرشێفرە دەبێن چکە زۆرترین تیپەکانیە باشترین ئەنجام لە تیپەکانی یانی ئەفرۆدەیدا هەیە لە سەرجەم یاریەکانە ینی لە بڕواکە لە شای سێمانوازم تاکەیانەیە سەرجەم چارەکانی هەبێ و ئەنجامێکی باشی هەبێ هیوادارن هاوکاری ماکە سپاسانەکەین. هیوادارین و زۆر سپاس هیوادارین سەرکەوتن بەدەست بهێن و ئەمجارە بە نازناوەکەوە بگەڕێنەوە شاری سلێمانی. من سەرەتای دەستپێکردنی یاریم لە نادی پێشمەرگە بوو لە ساڵی 2007 من دەستم بە یاری کردووە و هەتا 2019 لە نادی پێشمەرگە بووم بەڵام ئەم ساڵ هاتمە نادی ئەفرۆدێ لە بەرەوەی نادی پێشمەرگە هەڵوەشایەوە و چەند نادێکی تر بۆندیان پێشکەش کردوم بەڵام من ڕازی نەبووم. نادی ئەفرۆدێتم بە باشدانی لە خۆمە و نزیگەتوانم تەمرینیان لەگەڵاکەم و باشترین ئاستێکی باشیشیان هەیە کە توانیان پار لە بتوڵەی عێراق دووەم بەدەست بێنم پلەی دووەم و هەروەها ئەو ساڵش لە نادی ئەو ساڵش لە بەغا توانیان پلەی دووەم هەر بەدەست بێنن ئینشەڵا ئەم ساڵ پلەی یەکەم بەدەستهێنن لەبەرەوە حەزم کرد بێمە ئێرە ئاستێکی باشتر لەگەڵ ئەمانە پێشکەش بکەم. بەڵێ من زۆر نادی بۆندیان پێشکەش کردم هەروەها بڕەپارەیەکی باشیش بوو بۆ ئەوەی خۆم لەو نادیا ببینمەوە بەڵام هیچ پارە گرنگ نییە تۆ ئاست گرنگە مهمەیە تۆ لەو نادیە مرتاح بیت یاریەکەی لە ناویانە دڵخۆش بی و ئاستێکی باشیشیان هەبێ لەبەرەوە نادی ئەفرۆدێتم هەڵبژار. ڕاستی کە نادی پێشمەرگە هەڵوەشایەوە من زۆر یاریم دەست پێ نەکردەوە بەتەمان نەبووم دیاریشکەمەوە چوم لە قەعا لە شوێنێها بۆ کات بەسەربردنی خۆم توانیم ئاو وەرزش بکەم بەڵام کە نادی ئەفرۆدێتیش پێی وتم دڵم هێنایەوە بێمە ناو ساحە و هەوڵی ئەوەمدا ئاستی خۆم پاشتر بکەم لە تیپێکی تر و ناومێت بوو بەڵام هەنێ لە ڕەفیق دوورەکەیتەوە هەن خەڵکی تازە ئەناسی بەڵام ئەمانیش تیپێکن کە ئەتوانی خۆشبەختی خۆتی تیا ببینیتەوە وەکو نادی عەرەبی بانکە بۆ منتەخەب عێراق خۆشە بەڵام حەزمەکەم هەر بە تیپێکی کوردی بەشداربی خۆشترە وەک لەوەی بە نادێکی عەرەبی بەشداربی هەر لە بتوڵی عەرەبی شابی لەگە ئەمانە زۆر خۆشترە بەشداری بێ و تیپێکی کوردی بۆ نادی عەرەبی. هیچ یاریزانێک ئەوە نییە بڵم زۆر سەرسامیم بەڵام نادی ئەکات وەکو تیم باشن لە ڕووی نادی کوردیەکانەوە نادی ئەمانش بەغاش زۆر باشن نادێکی عەرەبی زۆر باش بەڵام ئیسا لە تەمەنیان زۆرە و ناتوانن بەڵام وەکو نادی ئەفرۆدێ زۆر باشە ئەتوانی ئاستێکی باشیشی تێ پێشکەشکەی تایە و هەوڵی زیاترین
بتوانین پلی یەکەم بۆ کوردستان و بۆ سلێمانیش بێنی. سەرەتا من نزیکەی 4 ساڵ بۆ 5 ساڵە یاریبالا ئەەکەم. ئەویش سەرەتاکەی من بۆ حەزێ بۆ یاریەکە بەشداری ئەم نادیە بووم و هەروەها ئەمەوێ هێشتا هەوڵی شێم و زۆر هەوڵی شێم بۆیە بگەمە ئاستێکی بەرز. وەڵا ئێمە بەردەوامین و ڕاستە ساحەکە واهیە و بارانی تیابارەتوان بەڵام ئێمە هەر بەردەوامین و ینی هەوڵی خۆمانەین. وایە کۆرۆنا ئێمەی دوورخستەوە ماوەیەک بەس ئێمە لە ماڵەوە هەموو کاتێ ینی من سێری یاریەکانمە کرد و بەردەوام بووم لە ماڵەوەش تەمرین و مەشقمە کرد. نەوەڵا ترسیلا دروست نەکردوم چکە خۆم زۆر حەزەکەم و هەوڵی زۆرم بۆیاوە و هەروەها ئیمساڵ ئیتر بەشداری خولی عێراقەکەم بۆ یەکەم جار و دڵم زۆر پێخۆشە هەوڵی زۆری بۆیین ئیشەڵا ئیمساڵ ئاستێکی بەرز ئەنجامێکی باش ئەگەین. من بۆ مای 4 ساڵە هەر تەمرینەکەم خۆم زۆر ئامادە کردو بۆ میاریە بە پاڵپشتی مامۆستا سەنگەر ئەو زۆر هەوڵی یاوە لەگەڵمانە و ئێمە یعنی بە باشترین شێوە ئەمانە دەرکەوین و منیش بە یەکەم جار هینە ئیشەڵا هەوڵی خۆم ئێم و هەوڵی زۆرم تاوەکو بە باشی یاری بکەم. وەڵام من بە ئام هەر هەمووی حەزەکەم بەس زیاتر نادی قەرەقوش چونکە من تا ئێستا لەگەڵ ئەوان یاریم نەکردو بۆیە هینە حەزەکەم لەگەڵ ئەوانە تاقیکەمەوە هەوڵی خۆم بم لەگەڵ ئەوانە ئەوانیش تیپێکی باشن. ئێمە هەوڵی زۆر ئەین تاوەکو ساڵی پێشوو ئێمە پلەی دووەمان بەدەستهێنا هەوڵین ئیمساڵ ئیشەڵا پلەی یەکەم بەدەستبێنین و پلەیەکی باش بەدەستبێنین و ئەنجامێکی باش پێشکەش بکەین. من یاریزان بنار ئەنوەر ماوەی 10 ساڵە یاری بالاکەم بەبێدابڕان لەم ماوەیەدا بێگومان ساڵ بە ساڵ ئاستی ئێمە بەرەو پێش چووە و توانیمان ئەنجامێکی باشتر لە ساڵی پێشتر بەدەستبێنین و پار لە خولی عێراق ئێمە توانیمان پلەی دووەم بەدەستبێنین و لە کوردستانیش پلەی دووەممان بەدەستێنا بێگومان ئەم ساڵ بە هیوای ئەوەین ئەو هەموو هەوڵ و ماندووبوونەکانمان سەر کردوێتەوە بۆ ئەوەی کە بتوانین پلەی یەکەمی بێنینەوە بۆکو سلێمانی بۆ ئەوەی بتوانین هەوڵ و ئەو هیلاک و ماندووبوونانی کە ئێمە هەمان بۆ لە تەمرینەکان و کە مامۆستا سەنگەر زۆر هاوکاری ئێمە بووە بۆ ئەوەی بتوانین ئەو هەوڵ و هیلاکی ئێمە بە زیان نەڕوات بێگومان بە زیان ناڕوات چونکە ئێمە یەقینمان هەیە ئەشتوانین پلەی یەکەمی ئینشاڵڵا بەدەست بێنین. ئێمە تەمرینەکانمان کرد و تەمرینیش بەرداوامین بەڵام لە ماوەی کۆرۆنایە وەکو هەموو جیهان ئێمەش خۆمان کەرەنتینە کرد ماوەیەک دابڕین کامەش تەئسیری لە ئێمە کرد بێگومان بەڵام ئێمە دیسان و هاتینەوە ناو یاریگا و توانیمان تەمرینەکانمان چڕ بکەینەوە و بە شێوەیەکی باشتر لە جاران ئێستش بەرداوامین و ڕۆژی چوارشەممە ئێمە بەڕێەکەین بە هەولێر بۆ ئەوەی بتوانین بەشداری لە خولی عێراق بکەین نایابەکان لەم پاڵەوانێتەیە هێزی ئەتوانم بڵم هێزی پشت ئەمە خێزانێکە کێمە لێرە بێگومان خێزانی دووەممە کە ناتوانین لێک دوور بکەینەوە ئەگەر لێکش دوور بکەینەوە بێگومان یەکە گرینەوە ناتوانین چونکە پارە هەموو شتێک نییە ئەکرێت بڵێن پارە ئەتوانێت زۆر شتی پێ بکرێت بەڵام لە کۆتاییە ئێمە چەند یاریزانێکمان هەبووە کە ڕۆشتووە ئێستا شوێنیان دیارە بەڵام ئێمە لێرە هەموو کات پێکەوە بووین وەکو خێزانێک هەوڵمانداوە بۆ بەدەستهێنانی ئەنجامەکانمان و توانامان چرتر کردوێتەوە ڕاستە ئەمە تەئسیری لە ئێمە بووە بەڵام نەمان هێشتووە لایەنێکی خراپ بێت بە ئێمە و دیار بێت ئەم ساحەیەکەوەی بینن زۆر نادی هەیە ئیمکانێتێکی زۆر باش و توانایەکی باش و لایەنی مادی زۆر زیاترە لە لاندی ئێمە و داوای ئێمەشیان کردووە بەڵام ئێمە لەبەر خۆشەویستی خۆمان بۆ تیپەکە و یەکگرتووی و دڵسۆزی ئێمە لە ناویەکە وای کردووە کە ئێمە هەرگیز لێکجیا نەبینەوە نەتوانین دەستبەرداری نادیەکەمان بین و لەسەر ڕای هەموو شتێک مامۆستا سەنگەر پشگیری ئێمە لەم کاتەیەکە وامان لێ ئەکات هەموو هیلاکی ئەو هیچ نادیەک نییە توانم بڵم لە جیهانە حەو ڕۆژ تەمرین بکات ئێمە ئەومان کرد بۆچی لەبەرەوەی بتوانین شتێک بکەین کە لەسەر و هەموو ئەو بسەلمێنین پارە هەموو شتێک نییە دڵسۆزی لەسەر و هەموو شتێکەوەیە و توانیشمانە کردویشمانە ئەوە جێگەی شانازیە بۆ ئێمە کە باسی دڵسۆزیە کرێت یان کۆڵنەدان نەکرێت نادی خۆمان یەکەمە بێگومان ئەبێ هەموو تیپێک بەرکابەری خۆت بزانی چونکە ئەگەر لە کۆتایە تۆ حساب بۆ تیپێک نەکەی ئەو تیپە لە تۆ هارە بێت و ناتوانیت ئەنجامێکی باش بەدەست بێنیت تۆ ئەەکەیتە دووە ئەبێت حساب بکەیت بۆ هەموو تیپێک بەڵام بەپێی ئاستی خۆی و چەند تیپێک هەیە بێگومان ئێمە حسابێکیان بۆ ئەوکەین و ئاستێکی باشیان هەیە و هەموو تیپەکان بە ئام ئاستی خۆیان هەیە و بێگومان بۆیە بەشداری لە بتوڵێکی وا گەورەکەن ئێمە وەکو نادی وەکو تیپی خۆمان چەند تیپێک هەیە و بەپێی تیپەکان تەشکیلە و ختە یاری تایبەت بە خۆمان هەیە کە مامۆستا سەنگەر بۆی داناوین
بێگومان ئێمە ئەو هەموو تەمرینەی ئەیکەین بۆ ئەوەیە بتوانین ئەو نازناوە بەدەست بێنین هیلاکی ئەمە بۆ ئەوە نیە دیسان پلەی دووەم بەدەست بێنینەوە پێویستە لەم کاتەیە ئێمە لەمە بەقووەتر نابین ئەم ساڵ ئەتوانم بڵێم تیپی ئێمە بەقووەترین تیپەوە ئەتوانین نازناوەکە ئیشاڵا بەدەست بێنین هیلاکی ئێمە تەنها بۆیە کە بتوانین کاسەکە بێنینەوە پێشکەشی بە شارەکەی بکەین بێگومان هەمووەکو هەموو یاریزانەیەەکە ئەمانێت پلەیەکەمی بەدەست بێنین و بەشداری بتوڵی عرب بکەین ئەگەر ئیمکانێتمان هەبێەوە کە زانین نادیەکەی ئیمکانەتی نییە پاریژەمان توانین بەشداری بتوڵی عرب بکەین بەڵام نەمانتوانی بۆی ئیمکانێت نەبوو و خەونی هەموو یاریزانەکە کە بم منتەخەب عێراق ئێمەش هەموو یاریزانەکان تموحی ئەومان هەیە و تەمرینەکانمان لەوا چڕ کردوێتەوە کە بین بە یاریزای منتەخەب عێراق ئینشاءالله زۆربەی یاریزانەکانی خۆشمانە بن لە منتەخەب عێراق. ئەوەی جێگەی داخە ئەوەیە کە تیپی بالەی قچانیانی ئافرۆدێتی دووەمی خولی نایبی یانەکانی عێراق لەم یاریگایە مەشقوڕاهێنانەکات ئەم یاریگایە نەک بۆ ئەوە شیاو نییە تیپێکی لەم شێوە ئازبەر زولێ هاتوو مەشقوڕاهێنانی تێدا بکە بەڵکوهی ئەوەیە دابخرێت و نۆژەم بکرێتەوە تەنانەت ناتوانرێت یاری تۆپی پێشی تێدا ئەنجام بدرێت کە سەیرەکەی نە یاریگاکەی بە کەڵکی یاریکردن و مەشقوڕاهێنان دەیت نە شوێنەکەش کە بۆ زستان بارانیەتە ناوە و هەروە سارد و سۆڵەیە هەروە لە هاوینیشە گەرمە و بەم شێوێ ناتوانرێت یاریزانی تێدا ئامادە بکرێت بەڵام بێوچانی و بەردەوام بوونی تیپی بالەی کچانی ئافرۆدێ دوای کردووە کە حەزیان بۆ یاریکردن لەم هۆڵە بەردەوام بێت و بتوانن ئاستی خۆیان پێش بخۆن و هەروەها بەشداریکردنیشیان لە خولەکانە بێت و ئەنجام و دەستکەوتشان هەبێت داواکارین لەلایەنە بەر پرسەکان ئاورێک لەم تیپە بدەنەوە یانەکان بەهانای ئەم تیپەوە بێن و هیچ نەبێت هەفتانە 2 ساعت 3 ساعت هۆڵەکانیان پێ بدەن بۆی لەوێ ئامادەکاری و مەشقوڕاهێنانیان ئەنجام بدەن کاتێش خۆش بۆ هەمووتان.